ساڵی 2023ش تێپەڕی و دۆخی ژیان و گوزەرانی هاوڵاتیان لە ساڵی پێشوو خراپتر بوو. خاون پێداویستە تایبەتەکانیش بە کەمترین موچە و 3 موچەی نادیاری کۆتای ئەم ساڵەوە ماڵاوایان لە ساڵی 2023 کرد. ئەم کەرتە زۆر جار لە کاتی هەڵبژاردنە با بڵین پەرلەمانتارەکانیان لای کەمەندام وعد ئەیەن سەدان وعدەدەن، بەڵام بەداخەوە 3 وعدیشیان جێبەجێ ناکەن، وعدێکیان جێبەجێ ناکەن. یعنی لە وڵاتە کابرا ئەڵێ وەزیرم بەرپرسم بە چ ویژدانێک ئەتوانێت خەوی لێ بکەوێت هەم لە دنیا هەم لە قیامەتە. بەڕاستی کەمەندام ئیمڕۆ احتیاج بێ بۆ دەبەیەکی 5 دیتی نەود، یا احتیاج بێ بۆ 100,000، یا احتیاج بێ هەر بۆ سەفەرێکی ناو سلێمانی، بۆ سەیرانگایەکی ناو سلێمانی. دیارە کەمەندامان بە حکومی کە موچەکانیان کەمە 100,000 تا 150,000 ئەم ساڵیش بەداخەوە 9 موچیان وەرگرتووە، موچەکانی تری بە ناوی پاشەکەوتەوە نادرێت. لەبەر ئەوە کەمەندامان زۆر هەژارن، زۆر پێویستیان بە دابینکردنی پێداویستەکانی ژیانی ڕۆژانەیانە، هەر لە خواردن و نەوت و دایبی بۆ مناڵ و عەرەبانە و ئەم شتانە. کەمەندامانەوە تا خۆتان بینیتان و زۆربیان قسەتان لەگەڵا کردوون، بەداخەوە زۆربیان لە ژێر ینی خاڵی سفری هەژاریەوە ژین. لە کاتێکە بەرپرسەکانمان بەرپرسە حکومی و حیزبەکانی ئەم وڵاتی ئێمە ئەم هەرێمی ئێمە بەداخەوە ئەتوانین بڵێن چەندین ڕۆژە لە خۆشترین و ڕاقیترین ئوتێلەکانی ئەوروپا شوێنیان حەجز کردووە کە ئەم پشووی سەری ساڵە خۆیان و ماڵ و مناڵیان و خێزانەکانیان لە وڵاتانی ئەوروپا ژیانێکی خۆش بەسەر بەرن. ئەوەتەی حیزبی کوردستانی هاتوۆتە کوردستان خەڵک ئیسراحەتی نەکردووە، هەموو ژیانمان لە نەهامەتی و لەمەرجیا بووە. ئەگەر چەند ساڵە ژیانمان تۆزی خۆش بێ و کاتانە بۆ ئەوان عقدەکان لەگەڵ دوژمنە تەواو بۆ وێستانیانە شۆڕشەکانیان. موچەکەیان تەنها 150,000 دینارە و پارەی بەرمیلێک نەوتە بۆزستان. بۆ خواردن و پێداویستی ڕۆژانەش وەکو خۆیان دەڵێن گیرفانیان خاڵیە و تەنها خێرخوازان دەستباریانن. خانەوادەی بەرپرسانیش دەڵێن بۆ ئاهەنگی سەری ساڵ لە خۆشترین وڵاتەکانی دنیا کات بەسەر دەبن. ژیانی کەمەندامان لەم کاتەیە لە کاتی کەرنتینەکە زۆر خراپترە. ئەوە بە چای خۆتان ببینین کەمەندامان ئێستا ئەمڕۆ زیاتر لە 200 کەمەندام هاتوون بۆ ئێرە، خەڵک لە پشووی سەری ساڵ و لە خۆشی و لە یعنی چۆ جوێ بگۆڕێ، بەڵام کەمەندامان لە وڵاتی ئێمەیە هاتوون ئێستا بۆ کیسەیە برنج و 2 کیسە فاسۆلیا و کیسەیە نیسک وەستاون لێرە بە سەدان کەمەندام لە دەرەوە چاوەڕێن کە ناویانیتیانە خێرخوازی کە بێت بەهانانەوە هاوکاریان بکە. ئەمە دۆخی ژیانی کەمەندامە کە لە ئێستاە لە ژێر هێڵ هێژاریەوە 80,000 کەمەندام لە وڵاتەیە لە ژێر هێڵ هێژاریەوە. بەم ناڕەحەتیە ژیان دەکەن و دۆخی گوزەرانیان لە ئاستێکی خراپدایە. دەڵێن بۆ نانی ڕۆژانەمان پێویستمان بە هاوکاریە و حکومەت هیچی بۆ نەکردوین. ئەم بڕەکەمە موچەیەشی وەری دەگرن بە 1000 ناڕەحەتی و دواکەوتنەوە پێیان دەدرێت. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.